دەرچووی ساڵی 2005 لە کۆلێجی سلێمانی نمونەیی کچان چیرۆکی من و براوخشکەکانم و من و هاوڕێکانم لە کۆلێجی سلێمانی و لە کۆلێجی سەلاحەدین باسەکەم. هاتیتە ئێرە هاتیتە ناو باشترینەکانی ئەم شارە. ئێمە لەگەڵ کۆمەڵە مامۆستای کە زۆر جیهانیان بینی بوو بە جوانی ئەم خەونەی کە بۆمان دروست کرا کە خەونێکی واقعی بوو بەڕاستی ئەساسەکەی ئەم مەکتەبەی خۆم بوو کۆلێجی سلێمانی کچان. دەتوانمە شایەتێ بم کە خوێندکارەکانی کۆلێجی سلێمانی کچان و سەلاحەدینی کوڕان ئینشاءالله لە هەر شوێنێک بن جێدەستیان دیارە. مناڵی مەکتەبەکانی تر ئەهاتن زۆریان پێ جیاواز و جوان بوو. ئەو چاکە گەورەی کە دایک و باوکم بابەگیانم لەگەڵ بەڕەحمەت بێدایکی خوا لێ خۆش بووم کە لەگەڵ من کردیان ئەو بوو کە من و براوخشکەکانمیان نرد بۆ ئەم مەکتەبە لێرە مناڵەکانمان ئیدامە بەو خوێندنە بن. ئەم کاتتان باش، من فاتیمە جەلال تاهیر دەرچووی ساڵی 2005 لە کۆلێجی سلێمانی نمونەیی کچان کە ئێستا با بڵین بۆ بە United Science Colleges و هەروەها ساڵی 2010 لە زانکۆی سەلاحەدین تەخەڕوجم کردووە و 2012 لە زانکۆی نیوکاسڵ بەریتانیا ماستەرم بەدەستهێناوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ من تەنها چیرۆکی خۆم باز ناکەم، هەرچەند پرۆگرامەکە ناوی چیرۆکی منە، بەڵام من لێرە چیرۆکی من و براوخشکەکانم و من و هاوڕێکانم لە کۆلێجی سلێمانی و لە کۆلێجی سەلاحەدین باسەکەم. ئەوەی کە زۆر جێگای سەرنجە وەکو یەکەم قسەم بێڵم ئەوەیە کە ئێمە لەم خوێندنگایە پەیوەندێکی وا تون و تۆڵی کۆمەڵایەتیمان بۆ دروست بوو، هاوڕێتی و خوشکوبراتی و با بڵین تێکەڵیمان بۆ دروست بوو کە ڕێک ئیدامەی بۆ پەیوەندیە جوانەیە کە لەناو خانەوادەکانمانەوە فێری بووبووین. واتە ئەوەی کە ئێمە با بڵین بە شێوەیەکی ترەگەر دەری بڕم، ئەوەی کە ئێمە هاتین ناو دنیایەکی زۆر پڕ لە سعیکردن و پڕ لە هەوڵ و کۆشش و ماندوو بوون بەوەی کە یەک ساڵە فێری 2 زمان بووین و هەروەها لە هەمان کاتە چەنەها دەرسی زۆر باش و پەروەردەیی و زانستی و بە دنیای ئەو کاتێک کە من باسی 2001ەکەم کە یەکەم جار هاتمە کۆلێجی سلێمانی نمونەیی کچان بەقەت ئەوەی کە ماندوو ئەبووین لە فێربوون بەقەر ئەوەش ئەم مەکتەبە یاخود ئەم دامەزراوە موەسسەسەیە یارمەتیدەری ئێمە بوو لە پاراستنی پەیوەندیەکانمان. هیچ کاتێک ئەوەی کە من سعیکەرێکی باش بووم نەبوو بەمای ئەوەی کە کچێکی کۆمەڵایەتی باش نەبووم یا خوشکوبراکانمان لە سەلاحەدین یاخود لە هەمان مەکتەب نەبووە هۆیەوەی کە گۆشەگیر بن. بەعکسەوە ئێمە لێرە فێرکراین کە تیم زۆر گرنگترە لە کاری تەنهایی. ئەوە فێرکراین کە هەرچی بۆ خۆت پێت خۆش بوو بۆ ئەوانەی کەش پێت خۆشە بێت، چکە بمانەوە نەمانەوە ئێمە ڕەنگە هەرێکەمان پێشەوەی بینە ئەم مەکتەبە با بڵێنێکێک بووین لە تەلەبە باشەکان کە ئەمە بە ناوی خۆم و خوشکوبرا و هاوڕێکانمەوە ئەم قسە ئەەکەم لەبەرەوەی تەنها من نەبووم، هەموو ئەوانی کەش هەمان شت بۆیان ڕاستە با بڵێن هەرێکی و باشترین یا باش بووە لە مەکتەبی خۆیان لانیکەم، بەڵام کە ئەهاتیتە ئێرە ئەهاتیتە ناو باشترینەکانی ئەم شارە، ئەهاتیتە ناو باشترینەکانی ئەم وڵاتە. بۆیە لەم مەکتەبەیە لە ناو باشترینەکانە هەوڵیان لەگەڵ ئێمەیە کە هەرێکێ لەم باشترینانە توانە شارەوەکانی خۆمان بە جوانتر بدۆزینەوە، لەگەڵ ئەوەیە یارمەتیدەری یەکیش بین تیمێکی بەقوە دروستکەین. بەواتایەکی تر پێشبڕکێکە منافەسە نەبێ، پێشبڕکێکە لەگەڵ یەکە هاوکاریەک بین بۆی باشترینەکان بە یەکتری ببەخشین و دواتر ئەمە ڕەنگیایەوە لە چوونە زانکۆمان و لە چوونە دوای خوێندنی باڵامان کە هەمیشە من کە با بڵین ئەگەر باسی خۆم بکەم و ئەمە ڕاستە بۆ زۆربەی هاوڕێکانم کە لە عایلەکانمانەوە فێرکرا بووین کە باشترین شت بۆ خۆت پێت خۆش ئەبێ بۆ هەموو هاوڕێکان و کەس و کارت و ئەوەی تریش پێت خۆش بێ کە ئەمە هەر مەبدەئێکی دینیە لای هەمومان. ڕێک لەم مەکتەبە ئەوە چەسپا لە لامان، یعنی ئەوەی کە من ئەمە ئەمڕۆ تەرکیزی لەسەر بکەم ئەو شتە جوانەیە کە ئەو شتە جوانانی من لە خێزانەکەمەوە فێری بووبووم کە هاتمە مەکتەبەکە ئیدامەم پێیە بەردەوام بووم نەپچڕام لێ. یعنی هەر بەمەی کە من ئەبم بە کەسێک کە زۆر دەرسی قورسم هەیە و سعیم هەیە هیچ کاتێ یەکسان نابێ بەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی بەهادینی و کۆمەڵایەتی و کولتوریەکان دوور بخاتەوە. بەعکسەوە نەتەوەویستی و کولتورویستی و تیمویستی و ئەوانە هەمووی زەقتر ئەکرایەوە لای من، هایلایتێکی زۆری لەسەر بوو و لە هەمان کاتە برەودان بەخۆشم بەشێکی تری گەورەی چیرۆکی من و هاوڕێکان و براوخشکەکان مەلەم کۆلێجە. یعنی هیچ کاتێک تۆ
نابێ وا هەستت کردایە کە ئیتر تەواو لەم نقطەیە ئەوەستی. ئەوەی کە زۆر گرنگ بوو تەشجیعی مامۆستا بەڕێزەکانمان بوو. من لەوانەیە ئێستا بێویژدانی بێ ناوی یەک مامۆستا بێنم یا ناوی چەند مامۆستایەک بێنم، ئەتوانم بڵێم هەمویان بە ستایلی خۆیان زۆر زۆر هاوکار بوون لەگەڵ ئێمەیە، بە شێوەیەک هاوکار بوون کە من لە شتێکا زۆر باش بووم، هاوڕێکەی ترم لە شتێکی ترا زۆر باش بوو. ئەوان هاوکار بوون لەوەی کە ئێمە تیمێک دروستکەین، ئەم دوو باشیە بکەین بە باشترین، نەک لەبەرەوەی ئەو باشە و منیش باشم لە یەک دوورکەوینەوە دابڕانێک پەرتەوازە یەک دروست ببێ. ئەمە خاڵێک زۆر زۆر حەزم کرد باسی بکەم. خاڵی دووەم کە ئەمێ باسی بکەم، بەڕاستی ئێمە لەگەڵ کۆمەڵە مامۆستای کە زۆر جیهانیان بینی بوو بە جوانی، لە ڕوویەکی پەروەردەیی و جیهانیان بینی بوو، بە واتایەکی تر کە ئێمە لە کوردەواری خۆمانە ئەڵێن دنیا دیدە، بە معنای کەلیمە دنیا دیدە بوون. من بیرمە یەکەم جار کە هاتمە ئێرە ساڵی یەکەم بە قۆناغی ئامادەکاری دەستم پێ کرد، واتە فاوندیشن یێرمان هەبوو لێرە. لەو ساڵەیە کە ئەو زمانانەی فێری ئەبووین، حتا زۆر کەس وەکو با بڵین بە شێوەیەکی تر ئەیوت ئێوە ساڵێک لە تەمەنتان ئەڕوا چووکە ئەچن لەوێ ساڵێک بەس ئامادەکاری ئەخوێنن، بەڵام نەک ساڵێکمان لە دەستدا، بەڵکو بوو بەوەی کە بەخێر شکایەوە بۆ هەموو عمرمان ئەم ساڵی فاوندیشن کە فێری ئەساسیات بووین، فێری زمان بووین بە جوانی، لە هەمان کاتا فێری دۆزینەوە و کەشفکردنی کولتورەکانی تر بووین و لە ڕێگەی ئەوەشەوە زیاتر نەتەوە کولتوری خۆمان خۆشویست. یعنی من کە ئەمزانی خواردنێکی خۆش لە کولتورێکە هەیە، ئەچوون بە شوێن ئەوە ئەگەڕم چۆن وەسفی خواردنە خۆشەکانی کولتورەکەی خۆم بە ڕێچەتەیەکی جوان هەموو ئەساسیاتی خواردنەکە بە زمانەکانی تر پێشکەش بکەم، حتا بە فعلی خواردنەکە بینین مامۆستاکانمان یا ئەو کەسە ئینتەرناشنەڵ و نێودەوڵەتیانەی کە لەم مەکتەبە دەرسیان پێ ئەوتین بیبینن. یعنی بە شێوەیەکی تر مۆدێلێکیان پێشکەشی ئێمە کرد کە هەر لەم با بڵین لەم ناوچەی سلێمانی کە ئێمە لە مەکتەبێکا بووین، لە هەمان کاتا کە تێکەڵ و زۆر وابەستە بوون بە کولتوری خۆمانەوە، لە هەمان کاتا ئێمە تێکەڵەیەکی زۆر ئەجایبمان بۆ دروست کرابوو لەگەڵ دەرەوەی وڵات، بەو شێوەیە کە مۆدێلێکی جوان پێشکەش بکەین کە ئێمە شۆکو نەتەوەیەک بناسێنرین بە شتە جوانەکانمان، بە جلوبەرگی کوردەواریمان، بە خواردنی کولتوریمان، بە بەها کۆمەڵایەتیە جوانەکانمان کە ئێمە باسی ئەو شتانەمانە کرد. هەتا هەنێک جار ئەو مامۆستا بەڕێزانە کە بە چاوی خۆیان ئەیان بینی و پێشتر لەوانە لە خەڵکێکی ترۆ بە شێوەیەکی تر بیست بێتیان زۆر جێگای سەرنج بوو بۆیان. و ئەوەشی کە زۆر جوان بوو لای ئەو کۆمەڵە گەنجەی کە ئێمە ئیتر لە 4 ساڵی ئەوانە هاتینە ئەم مەکتەبە، باسی 2001ەکەم زۆربەی خەڵک خولیای ئەوە بوو بەرەو دەرەوە بڕوا سەفەر بکا بۆ خارج، ئیتر بە تاک بێ بە عائیلی بێ، خەڵکێکی زۆر سەفەریە کرد بۆ دەرەوە. ئێمە هەمیشە ئەو شتیان لا دروست کردین لەبەرەوەی مامۆستاکان هەرێکی و لە تەجروبەی فێرکردنی وڵاتێکەوە هاتبوونە ئێرە، ئەو شتە جوانیان فێر کردین کە ئێوە میلەتێکی وان کە کۆمەڵە گەنجی باشتان هەیە، بۆچی گەنجەکانتان هەمیشە بە ڕێگەیەک بڕوا کە گیانی خۆی بخاتە سەردەستی؟ نەخێر، ئێوە وەرن مەکتەبەکە تەواوکەن، دوای ئەوە لە ڕێگەی خوێندنەوە بچنە دەرەوە، ئەوە نەتوانەکانتان بەقوتکەن، ئەوە نە زمانەکەتان باشکەن کە فرسەتی ئەوەتان هەبێ وڵاتێک بەخۆش حاڵانە با بڵین یارمەتی دەرتان بێ لەوەی کە ئۆفەرتان باتێ و بچنە دەرەوە حتا زەمالات وەرگرن، کە ئەلحەمدوللا ئەم خەونەی کە بۆمان دروست کرا کە خەونێکی واقعی بوو بەڕاستی بۆ هاوڕێکان و براو خوشکەکانم لە عایلەی خۆم و بۆ هاوڕێ نزیکەکان و هەموو هاوڕێیانی ناو کۆلێجی سلێمانی کچان و تەنانەت سەلاحەدینیش ئەمە بوو بەڕاستی. یعنی ئەم خەونە واقعیە هاتە دی و سوپاس بخوا زۆر بەمان لە پرۆگرامێکی زۆر باشی کوردیە کە وەزارەتی خوێندنی باڵا ئەو کاتە سپۆنسەری کردین، توانیمان لە بەرنامەی تواناسازیە زۆر بەمان ئەگەر داتاوەرگری ئەوانە بووین کە هەر لە ناوەندیەوە خەریکی ئەم ئیشە بووین و خەریکی تێکەڵ بووین لەگەڵ دنیای دەرەوە، توانیمان ئەلحەمدوللا ئەو فرسەتە لە دەست نین و چوینە دەرەوە و سپاس بخوا دوایش هاتینەوە بۆی کە خزمەتی وڵاتەکەمان بکەین کە ئەکرێ خەڵکی تریش زۆر زۆر ئەم فرسەتی هەبوو بێ کە لە مەکتەبی تر خوێندبێتی یاخود لە شوێنی تر خوێندبێتی، بەڵام ئەوەی ئێرە دیارتر و با بڵین سەقتر بوو لە چاو شوێنەکانی ترا. بە سپاسەوە کە بۆشمان ئەو هەستەمان بۆ دروست بوو کە بچینە دەرەوە لە مەرحەلەیەکی زووەوە، هەر لە تەجروبەی دەرەوەشمانە ڕەنگیایەوە توانیمان لەوێ کە
تەجروبەیەکی باشمان هەبێت تێکەڵبوون بە کۆمەڵایەتی و ئەوەی کە پێڵەن فرە کللتوری و فرە ڕەنگی و فرە نەتەوەیی لەوێ لەو ڕۆ ئەلحەمدولیلا تەجروبەیەکی جوان و ئەزمونێکی باشمان بۆ دروست بوو. خاڵێکی تر کە ئەمەوێ باسیکەم، من کە ئێستا مامۆستام لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی زمان لە بەشی وەرگێڕان، ئەوەی کە تەرکیزێکی زۆرم لەسەرەتی وە لە بواری فێرکردن و مامۆستایەتیم لە زانکۆیە خۆشم دایمەن وێنایەکی زۆر جوانە لە بەرچاومە، ئەو پەیوەندیە تون و تۆڵەیە کە لە مامۆستاکانم فێربووم لەگەڵ خوێندکارەکان. چۆن ئێمە باسی ساڵی 2001ەکەین کە یەکەم جار هاتینە ئەم مەکتەبە، مامۆستاکان ئەوەندە پەیوەندیەکی تون و تۆڵیان لەگەڵ خوێندکارەکان هەبوو کە هەر کەسێک ئەتوام ئەو شایەتیە بم، هەر کەسێک دەرچووی ئەم خوێندنگانەی یونایتد ساینس کۆلێج بێ یاخود بە تعبیرێکی تر کۆلێجی سلێمانی کچان و سەلاحەدینی کوڕان بێ، زۆر ئەو پشکە جوانەی بەرکەوتووە. یعنی ئەگەر خوێندکاری ئەچیتە شوێنێک حەزەکەی پەیوەندیت باش بێ لەگەڵ مامۆستاکەت، و ئەگەر مامۆستای حەزەکەت زۆر حەزەکەی پەیوەندیەکەت زۆر تون و تۆڵ بێ لەگەڵ خوێندکارەکانت، طبیعی بە پاراستنی هەموو ئاداب و بەهای پەیوەندیەکە کە نێوانی مامۆستا و خوێندکار چۆنە بێ. بە تەجروبەی خۆم کە با بڵین لە خوێندکاریمەوە کە فێر بووم و دواتریش کە چوومەتە زانکۆ و ئەلحەمدولیلا پەیوەندیەکی باش و جوانم هەبووە لەگەڵ مامۆستاکانم، هەموو ئەمانەم کرد بە طبعاً لە مامۆستاکانی زانکۆشمەوە زۆر شتی جوان و بەهای بەرز فێر بووم، و تەنانەت لە خوێندنی باڵاشە لەو کاتێک کە خوێندکاری ماستەریش بووم لە وڵاتی بەریتانیا لە زانکۆی نیوکاسڵ، بە هەمان شێوە ئەو بەها جوانانم هەمووی هەڵگرت کە ئەساسەکەی ئەم مەکتەبەی خۆم بوو، کۆلێجی سلێمانی کچان، کە هەموویم کرد بە پاکێجێک و سوپاس بۆخوا ئێستا لە کاری فێرکاریشە یاخود مامۆستایەتی زانکۆشە زۆر سوودی لێوەرەگرم. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە چەندێک من هەوڵێم لەگەڵ هەموو تەلەبەکانم تێکەڵبم، هەستەکرێت چەند تەلەبەیەک هەیە کە ئەوانیش با بڵین زۆر جوابێکی سەریعیان هەیە بۆ ئەم با بڵین ئەم بارودۆخی کە من لەلایەن دروست دەکەم وەکو ئەو پەیوەندیە تون و تۆڵی کە هەمان بێ. هەموو تەلەبەکانم زۆر باش با بڵین جوابیان هەیە بۆ ئەم دروستکردنی ئەم پەیوەندیە تون و تۆڵە بە پاراستنی وەکوتم هەموو ئادابەکانی بینی مامۆستا و تەلەبە. بەڵام خوێندکارەکانی کۆلێجی سلێمانی کچان یاخود یونایتد ساینس کۆلێج هەستەکەی زۆر باش لەو شتە تێگەشتون، ئەو بە هاوبەشیکردن و هاوسۆزیکردن و ئەو تێکەڵبوونە زۆر باش جوابیان هەیە بۆی و ئیستیجابەیان هەیە بۆی، کە ئەمە جێگەی دەستخۆشیەوە بە شێوازێکی ترە توانمە شایەتیە بم کە خوێندکارەکانی کۆلێجی سلێمانی کچان و سەلاحەدینی کوڕان ئینشاءالله لە هەر شوێنێک بنجە دەستیان دیارە و هەوڵێن کارێک بکەن کە با بڵین هەمیشە ئەوەت فێرەکرێت لەم کۆلێجا کارێک بکەیت کە هیچ شتێ بە تەنها هی تۆ نییە، هیچ شتێ بە تەنها بەشی تۆ نییە، بەڵکو هەموو شتێک کە فێری ئەبی کە باشە بیتیایە، هەموو شەهادەیەک کە وەری ئەگری، هەموو بەخشێک کە خۆی گەورە فەزلێک کە خاتە سەر و پێت ئەبەخشێ هەمیشە بەشی خەڵکەکەی کەشیتیایە. حتا لێرە ئێمە مامۆستاکانمان زۆر فێری ئەوانە کردین کە حەقی کەسێک تەنانەت حەقی مامۆستاکەت مەیەنە سەر خۆت، حەقی هاوڕێکەت مەیەنە سەر خۆت، وەکو لە پێشتریشا باسم کرد و لە بەها کۆمەڵایەتی و دینیەکانی ئێمەشا زۆر واریدە و وەفوا فێرکراوین کە هەرچی بۆ خۆت پێت خۆش بوو بۆ ئەوانەی کەش پێت خۆش بێ. لێرە زۆر جوان ڕەنگی یابیەوە، ڕێک تەواوکاری ئەو پەروەردە خێزانیە بوو کە وەرمان گرتووە، واتە تۆ ئەبێ هەمیشە بەشی ئەوانەی کێبەی، هەمیشە ئیتر مادی و معنەوی یاخود لە ساتە ناڕەحەتەکانە هەمیشە هاوسۆزی بکەی لەگەڵ ئەوانەی ترە. تۆ بەتەنیا نیت، ئێمە وەکو بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئەگەر زانایەکی زۆر گەورەش بی هەمیشە پێویستت بە پێگە کۆمەڵایەتیەکە هەیە کە لێرە بەبێ دابڕان ئەو بەڕاستی برەوی پێدرا لەلایەن مامۆستاکانمانەوە. و بۆ برەودان بەمەش ئەوەی کە من بیرم بێ و یادگاریم هەبێ لەگەڵی ئەو با بڵین کڵەبانە بوو کە لەناو مەکتەبەکەی ئێمە لە ساڵی 2001 ئەکرایەوە بۆن من خۆم هەمیشە خولیام زمانی ئینگلیزی بوو، ئەچوومە کڵەبی ئینگلیزی، یەکێکی تر ئەهاتە کڵەبی بایۆلۆجی یا هەر کڵەبێکی تر کە زۆربەی کڵەبەکان بەردەست بوون خۆشبەختانە. من بیرمەکە لە کڵەبی ئینگلیزی ئەوەندە حەزم لە زمانەکە و تێکەڵی زمانەکە بوو، تەنانەت کە سەردانیکەری ئەجنەبیمانە هات یا با بڵین ئەمریکی یا بەریتانی ئەهات
دەرفەتێکی زۆر گەورەمان بۆ سازا بوو کە ئەو زمانەی فێری بووین لە ساڵی یەکەمی ئامادەکاری چۆن پێشکەشی ئەو کەسانی ئەەکەین کە سەردانی ئەو مێزە ئەکا کە من پۆستەرێکی لەسەر پێشکەشەکەم یاخود پرۆژەیەکی لەسەر پێشکەشەکەم و چۆن ئەو هاوبەشیە ئەەکەم بەو عیلمەی کە فێری بووم یاخود ئەو زمانەی کە فێری بووم یاخود ئەو ئیشەی کە کردومە پەردەپۆش ناکرێ. زۆر ئەم خاڵە زەق بکەمەوە کە لێرە ئەگەر کارێکی بچووکیش بکەین واتە ئەگەر پرۆژەیەکی بچووکیش بکەیت پەردەپۆش ناکرێ، پەراوێز ناخرێ، بەڵکو تۆ بەو تەمەنەتەوە من باسی 14 ساڵی تەمەنم ئەەکەم و بەو تەمەن و ئەزمونەکەمەتەوە با بڵین پێگەیەکت بۆ سازەکرێ، جێگەیەکت بۆ بنیاد ئەندێ لە ناو ئەم مەکتەبەیە کە تۆ پێگەیەکی زۆر بەرزت هەیە فەرمووەرە مێزێکی تۆیە پرۆژەکەت پێشکەش بکە و با خەڵکی دەرەوە بێن سەیری پرۆژەکەی تۆ بکەن. بیرمە لە سلەیمانیا ئەو کاتە زۆر بە گەورەی باسی ئەم شتە ئەکرا، حتا لەم گەڕەکەی کە مەکتەبەکەی لێ زۆربەی خەڵکەکە حتا مناڵی مەکتەبەکانی تر ئەهاتن زۆریان پێ جیاواز و جوان بوو. واتە ئەم مەکتەبە جیاوازیت بۆ دروستەکە بە معنای کەلیمە جیاوازی لەسەر ئەساسی باش جیاوازیەکی باش نەک دوور بێ جیاوازیەکە تۆ بەس شتێکی جیاواز بکە ئیتر بە دوور لە بەهاکان بێ یا دوور لە هەر شتێکی کۆمەڵایەتی و کولتوری نەخێر. لێرە تۆ جیاواز ئەبی بەو معنایی کە زۆر خۆت هیلات کردووە، بەو معنایی کە زۆر ماندوو بووی لە شتێکە، بەو معنایی کە بەرهەمێکی هەوڵ و ماندووبوون و جوانی ئەم ئیشەی خۆت پێشکەشی شارەکەت و وڵاتەکەتەکەی. ئیتر ئەمەش ئەم کڵەبانە زۆر دەرفەتێکی جوان بوو، زۆر کولتورێکی جوان بوو کە هاتە ناو کۆمەڵگەی ئێمەوە کە خۆشمان هەر کۆمەڵگەیەکی زۆر بەدەمیەکەوە بوو کۆمەڵایەتین لێرە برەو درابەوە واتە نەکوژێنرایەوە بەڵکو زیاتر برەوی پێدرا. لە ڕێگەی ئەم کڵەبانەوە ئێمە لەگەڵ هەموو تەلەبەکانی تری مەکتەبەکانی تر تێکەڵیمان دروستە کرد، حتا لەگەڵ ئەو ئەجنەبیانی کە ئەهاتن تێکەڵی دروستە بوو بە واتایی کە ئەو دەستخۆشیان دەرەبڕی ئەوە بەخۆی تەشجیعێک بوو بۆ ئێمە. و ئەخیر پۆینت کە ئەمەوێ باسی بکەم لێرەیە ئەوەیە کە ئەو چاکە گەورەی کە دایک و باوکم بابەگیانم لەگەڵ بەڕەحمەت بێدایکی خوا لێ خۆش بووم کە لەگەڵ من کردیان ئەوە بوو کە من و براو خوشکەکانمیان نرد بۆ ئەم مەکتەبە. حەزم کرد منیش ئەو چاکەیە لەگەڵ مناڵەکانم بکەم طبعاً بە هاوکاری هاوسەرەکەم و ئەلحەمدولیلا قەرارمانیا کە لێرە مناڵەکانمان ئیدامە بەو خوێندنە بن، بەو پەروەردە جوانە بن، بەو ڕەوشە کۆمەڵایەتیە گەورە و تیموەرکە بن، کاری تیمە بن کە لەم مەکتەبانە بۆیان دروست دەکرێ. ئەکید ساڵی 2001 جیاوازە لە ئێستا ئیختیاری تر زۆرە، بەڵام من پێم وا بوو کە ئەگەر مناڵەکان هەمان تەجروبەی من دووبارە بکەنەوە ئیشەڵا بە شوێنی بەرزتر ئەگەن. و لێرەوە زۆر سوپاسی مەکتەبەکەمەکەم کە لە هەموو بۆنێکی کولتوری و دینی و کۆمەڵایەتی و تەنانەت نێودەوڵەتیشە دەرچوانی خۆی لە بیرە هەمیشە بەسەرمانەکاتەوە بەبێ جیاوازی و هەمیشە مەیدانێکی ساز کردووە کە ئێمە ئەگەر بەهۆی مەشغەڵەتی خۆمانەوە زۆر جار توانای یەکتربینیمان نەبێ یا ئەوەی پێ ئەڵەن رییونیەنمان نەبێ، لێرە یعنی خۆی مەکتەب ئەو بارودۆخە جوانەمان بۆ دروستەکە کە ئەو کۆمەڵایەتی بوون و ئەو کۆمەڵگە پتەوەی کە بەڕاستی کۆلێجی سلێمانی کچان بۆی دروستکردین دوای چەندەها ساڵ لە تەخەڕوجکردن لێرە هێشتا بەردەوامە و ئێمە مانگانە و دووسێ مانگ جارێک لانی کەم وەرزی جارێک ئیڤنتێکی جوانمان بۆ سازەکرێ لەلایەن سنتەری دەرچوانی کۆلێجەکەوە کە ئەمە جێگای دەستخۆشیە کە ئەمە بەس لە خێزانەکانمان ئەیبینین، بەڵام ئێرە بوو بە خێزانی دووەممان خۆشبەختانە و خۆشحاڵین کە ئەم شوێنە خێزانی دووەممانە. و لێرە سوپاسی هەموو لایەکەکەم، سوپاسی ئەم دەرفەتەشەکەم کە گوێتان لە چیرۆکی من و خوشک و براکانم و هاوڕێکانم گرت. زۆر سوپاس.